سڵاوتان لێبێ ئەمجاریش لەژێر خان بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیهانی عراقی کوردستانی هاتوونێتەوە خزمەتان. هەواڵێک لەبارەی پەیوەندی ئابووریەکانی چین و ئەمریکا. چین دووبارە مۆڵەتیدا بە فرۆشتنی گۆشتی گاو بەرهەمە گرنگەکانی دیکەی ئەمریکا لە وڵاتەکەی. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕایگەیاند ئەمریکا و چین لەبارەی فرۆشتنی هەندێک کاڵای وڵاتەکەی بە چین ڕێکەوت. ترامپ لە هەژماری خۆی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی تویتەر نووسیوتی چین دووبارە مۆڵەتیدا بە فرۆشتنی گۆشتی گاو بەرهەمە گرنگەکانی دیکەی ئەمریکا بە وڵاتەکەی. ئەمە هەواڵێکی ڕاستە. هاوکات دوێنێ وەزیری بازرگانی ئەمریکا وێلبەر ڕۆس لە لێدوانێکیدا ئاماژەی بەوەدا هەنگاوی گرنگ بۆ بێزکردنی پەیوەندیەکانی بازرگانی نێوان ئەمریکا و چینرا و ڕاشیگەیان بەلایانی کەمەوە بە قەبارەی 2.5 ملیار دۆلار ڕەنگە بازرگانی بەرهەمی گۆشتی گا لەگەڵ چین ئەنجام بدرێت. ڕێکخراوی وڵاتانی هەناردەکردنی نەوت ئۆپیک راپۆرتی مانگانی خۆی بڵاو کردەوە ڕایگەیاند زیادبوونی گەشەی بەرهەم لە دەرەوەی وڵاتانی بەرهەمێنەری نەوت زیان بە هەوڵەکانیان دەگەێنێت بۆ بەرزکردنەوەی نرخی نەوت. بەپی راپۆرتی مانگانەی ئۆپیک بەرهەمی وڵاتانی دەرەوەی ئۆپیک ڕۆژانە 950,000 بەرمیل زیادی کردووە کە پێشبینی دەکرا ئاستی گەشە لە ئەم ساڵدا 580,000 بەرمیل بێت. لەو ڕوانگەیەوە ئۆپیک پێشبینی ئەوەی کردووە ئاستی خواز لەسەر نەوتی ئۆپیک ڕۆژانە 300,000 بەرمیل بێت. ئەوەش دوای ئەوە هات بۆ پاڵپشی لە نرخی نەوت ئۆپیک توانی ڕۆژانە ئاستی بەرەم بۆ 1,200,000 بەرمیل کەم بکاتەوە. هاوکات ئۆپیک لەبارەی نرخی نەوتەوە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کۆمپانیەکانی ئەمریکا بە خێرایەکی زۆر لەم ساڵدا گەشەیان کردووە بە جۆرێک گەشەی بەرهەم زیاتر لە 600,000 بەرمیلی ڕۆژانە لە 2007دا. بانکی ناوەندی تورکیا ئاستی هاوردە و ناردەنی لە نێوان تورکیا وڵاتان ڕاگەیاند و بەپێی ئامارەکانیش هاوسەنگی زیاتر گەڕاوەتەوە بۆ تەرازووی بازرگانی تورکیا. بەپێی داتەکانی بانکی ناوەندی کۆماری تورکی کوردێنانی هاوسەنگی هاوردە و هەناردەکردن لە مانگی ئاداری ڕابردوو بەراورد بە هەمان مانگی ساڵی پێشووتر 666 ملیۆن دۆلار کەم بووەتەوە و بووەتە 3 ملیار و 57 ملیۆن دۆلار. هەر بەپێی ئەو ئامارانە کوردێنان هاوسەنگی و هاوردەکردن و هەناردە لە ماوەی 12 مانگدا 33 ملیار و 23 ملیۆن دۆلار کەمی کردووە. لە عراق سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاند کۆمپانیای بە بازرگانیکردنی نەوتی عراق سۆمۆ بەنیازە بۆ مانگی داهاتوو 3 ملیۆن و 215 بەرمیل ڕۆژانە لە نەوتی خاوی بەسرا هەناردە بکات. ئەو سەرچاوەیە لە کۆمپانیای سۆمۆ ئەوەی ئاشکرا کردووە بەپی خشتەی بارکردنی هەناردە لە بەندەری بەسرا لە مانگی حوزەیران عراق توانیوەتی 2 ملیۆن و 444,000 بەرمیل لە نەوتی خاوی سووکی بەسرا هەناردە بکات لەگەڵ 767,000 بەرمیل نەوتی خاوی قورس. بەپی وتەی سەرچاوەکە ئاستی بەرهەمی قورسی بەسرا 72,000 بەرمیل دابەزیوە. ئەوەش وەکو پاڵپشیەک بۆ نرخی خێرای خاو کە لەم مانگەدا جێگیرە لە 1 دۆلار و 50 سنت بۆ هەر بەرمیلێک لەسەر و نرخی فرۆشی فەرمیەوە. عەلی حەمە ساڵح جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات پارتی و یەکێتی لە ئاستی باڵادا بە شێوەیەکی نایاسایی چەندین ملیار دۆلاریان بردووەتە دەرەوەی وڵات. عەلی حەمە ساڵح ئەوەی بۆ پەیام ئاشکرا کرد ئەو بەرپرسانە بەڕێگەی نایاسایی پارەیان لە دەرەوە بیانووی هێنانی کاڵاوە سپی کردووەتەوە بوونەتە خاوەنی ڤێلا و سۆپەرمارکێت و دوورگە و چەندین شتی تر. ئەو پەرلەمانتارانی کوردستان ئاماژەی بەوەش کرد بەڵگەکانیان هێناوەتەوە و ئەگەر لایەنە سیاسیەکان بیانەوێت پێشکەشیان دەکەن وتیشی پێویستە لایەنە سیاسیەکان هەڵوێستیان هەبێت لەم تاڵان و بڕۆیی بەرپرسانی پارتی و یەکێتی دەستیان داوەتێ. ئاو کات شێرکۆ جەودە سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانیش جەخت لەسەر هەمان پرس دەکاتەوە و
ئەواشکرا دەکات بەرپرسی باڵای هەرێمەیە 360 شوقەی لە ئەڵمانیا کڕیوە و نرخی هەر شوقەیەکیش 500,000 دۆلارە. ئەمە هەواڵە گرنگەکانی ئەم هەفتەیە بوو لە ژێرخان پێشکەشمان کردن. بەڵێ بەڕێزان وەک هەموو کات جیاواز لە هەواڵ بڕگەیەکی تایبەتمان لەسەر لەندەن و کۆمپانیا بازرگانیەکانی لەندەن و وەبەرێنان لە لەندەن بۆ ئامادەکردوون. لەندەن هێشتاش بە قیبلەی بازرگانی وەبەرێنانی گەورە تەماشا دەکرێت. بە جۆرێک نزیکەی لە سەداسی هەموو وەبەرهێنەرانی جیهان لەوێ دەژین بە پێی نوێترین ئامار و بە پێی نوێترین توێژینەوە کە لەو بارەیەوە ئەنجام دراوە. ئێمە کۆمەڵێک گرافیکمان لەو بارەیەوە ئامادەیە. لەندەن شاری ملیۆنێرەکان، ژمارەی ملیۆنێرەکان کە لە لەندەن دەژین 285 ملیۆنێر دەبێت. ژمارەی ملیاردێرەکان، ملیۆنێر واتە ئەو کەسانی کە داهاتیان لە 1 ملیۆن دۆلار زیاترە، و ملیاردێرەکان ئەو کەسانن کە داهاتیان لە 1 ملیار واتە سەرمایەکەیان ببورن لە 1 ملیار دۆلار زیاترە. ژمارەی ملیاردێرەکانی لەندەن 104 ملیاردێر لە لەندەنەژین. پۆستی ئەو ملیاردێر و ملیۆنێرانە کە بەتایبەتی ملیاردێرەکان لە کۆمپانیەکانە سەرۆکی جێبەجێکردنن لە کۆمپانیەکان. پۆستی ئەو کەسانی کە لە کۆمپانیەکانە سەرۆکی جێبەجێکردنن ملیاردێرن لە سەدا 2.9 واتە ئەو لە سەدا 2.9 کۆی ئەو سەرمایەدارە گرنگانی کە لە لەندەن دەژین پۆستیان لەو ئاستەدایە. ژمارەیان لە ئاستی ژمارەی دانیشتوانی لەندەن واتە ژمارەی ملیاردێرەکان کە لە ئاستی ژمارەی دانیشتواندا 3.48. نیشتەجێبوونی سەرمایەداران بە پێی شارە گەورەکان. بە دڵنیاییەوە لەندەن پلەی یەکەمی بەرئەکەوێت بە پێی شار. لەندەن لە سەدا 2.9 هەموو سەرمایەدارەکانی جیهان لەوێ ئەژین. دوای ئەو سان فرانسیسکۆ لە سەدا 2.6، نیویۆرک لە سەدا 2.1، سنگافورە لە سەدا 1، لۆس ئەنجلۆس لە سەدا 0.8، پاریس لە سەدا 0.7، واشنگتۆن لە سەدا 0.5. ئەمە بەپێی شار واتە شارە گرنگەکانی جیهان، شارە ئابووریە گرنگەکانی جیهان بەم شکڵە دابەشکراون. بەڵام بەپێی وڵات ئەمریکا گەورەترین زۆرترین سەرمایەداری تایە بەپێی وڵات، بەڵام بەپێی شار لەندەن زۆرترین سەرمایەدار تایدا دەژیت. ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو. بەڵێ سەرمایەدارەکانی لەندەن ئەوانەی کە زۆر دیارن لە لەندەنەژین. جۆرج لاکۆ بیسکۆ سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیای کناری وایف سامانەکەی دیاری نەکراوە. دوای ئەو سەرمایە دیارەکانی لەندەن ریچارد برانسۆن کەسێکی زۆر بەجوڵە و چالاکە دامەزرێنەری کۆمپانیای ڤێرجینە، کۆمپانیایەکی فرەڕاندە لە بواری فڕۆکەوانی گەشتیاری لە کۆمەڵی بواری تری بیناسازی، یعنی کۆمپانیایەکی فرەچەشنە کار دەکات. سامانی ریچارد برانسۆن 5.2 ملیار دۆلارە. وە سەرمایەدارێکی دیاری تری لەندەن سیت فرانسۆ هێنری بینلۆت سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیای گرینجە، سەرمایەی فرانسۆ هێنری کە بەڕێگەز فەڕەنسیە 2.8 ملیار دۆلارە. بەڵێ ئەمە ئەو بڕگانە بوون لە بڕگەی جیاواز لە هەواڵ پێشکەشمان کردن. بەڵێ بەڕێزان ئەم هەفتەیە لەبارەی بردنە دەرەوەی یان سپیکردنەوەی پارەی هەرێمی کوردستان لە دەرەوە قساکەین.
لەو بارەیەوە پێشەوەی بچمە لای میوانی زۆر بەڕێزم پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕەوف پرۆفیسۆری ئابووری کە لەم میوانەیە لەگەڵمان نابێ دەچینە چەند گرافیکێک و پاشان لەم بارەیە قسە لەگەڵ بەڕێزیانەکەین. بردنە دەرەوەی پارە لە عێراق بە شێوەیەکی گشتی لە ساڵی 2006 تا 2013 تا کۆتایی 2013 و سەرەتای 2014 بڕی 312 میلیارد دلار براوەتە دەرەوەی عێراق بە چەند ڕێگایەکی جیاواز کە دواتر باسیەکەین. بەپێی ساڵەکان ساڵی 2006 7 میلیارد براوەتە دەرەوە، ساڵی 2007 زیادی کردو بووەتە 15 میلیارد و ساڵی 2008 بووەتە 28 میلیارد دلار. ساڵی 2009 ئەم ڕێژەیە زۆر زیادی کردو وەتە 34 میلیارد و ساڵی 2010 ڕێژەکە زیاتر بەرز بووەتەوە وەتە 36 میلیارد. ساڵی 2012 ڕێژەکە دووبارە بەرز بووەتەوە وەتە 48 میلیارد. ساڵی 2013 بووەتە 53 میلیارد. ساڵی 2014 بووەتە 51 میلیارد دلار. ڕێگاکانی بردنە دەرەوەی پارە لە عێراق سێ ڕێگای زۆر گرنگ ینی پارەی عێراق و هەرێمی کوردستانیش براوەتە دەرەوە. ڕێگەی یەکەمیان فڕۆکەخانەکان بووە، واتە پارە لە ڕێگەی فڕۆکەخانەکانەوە براوەتە دەرەوە. لە ڕێگەی دووەم خاڵە سنووریەکانی هەرێم و وڵاتان و عێراق و وڵاتان براوەتە دەرەوە. بانکەکان لە ڕێگەی فاتورەی یان پسوڵەی نایاساییەوە یا پسوڵەیە کە بە خاڵی پڕکرابێتەوە تایبەت بێ بە هێنانی کاڵایەک بەو شێوەیە براوەتە دەرەوە. ئەو بەرپرسانەی لە هەرێمی کوردستان بەرپرسەکانی پارتی و یەکێتی پارەیان بردوتە دەرەوەی هێرێم چیان لێ کردووە؟ بەشێکیان پارەکانیان لە بانک داناوە سوودی بانکی لەسەر وەرەگرن. بەشێکی تریان پارەکانیان لە پرۆژەی وەبەرهێنان بەکارهێنن. ئەو پرۆژانی کە بەرپرسان بۆ نمونە کاریان لەسەر کردووە بە پێی وتێ و بەڵگانی کە پەرلەمانتاران بەدەستیان کەوتووە، شوقەیان هەیە، وێلای گەورەیان هەیە، گوندی گەشتیاری و دوورگە و سۆپەرمارکێتیان هەیە، بەشێکشیان وەکوتمان پارەکانیان لە بانک داناوە. ئەو پارانی لە هەرێم ئەچنە دەرەوە واتە لە وڵاتان بەبشکڵە وەبەرهێنانی پێیەکەن. کاکتۆر زۆر خۆشحاڵم لەم بەرنامەیە دووبارە لەگەڵمای پرۆفیسۆر بەڕێز پرۆفیسۆر محەممەد ڕەوف. پێم خۆشە کاکتۆر ئەگەر شتێکی زانیاریکی زیاتر لەم زانیارانت هەبێ لەبارەی بردنە دەرەوەی پارە لە هەرێمی کوردستان و عێراق. سەرەتا سڵاو تۆ، سڵاو لە بینەرانی بەڕێز. لە ڕاستیە لە وڵاتە دواکەوتۆکانە ئەو وڵاتانەی ینی دادن بە وڵاتی ینی لە مەرحەلەی ئینتیقالیان لە شێوازێک لە سیستمی ئابووری بۆ شێوازێکی تریاخ و سیستمی سیاسی، یعنی ئەگەر گۆڕانکاری هەبێت، ئەگەر شۆڕشێک پێیا بێت، ئەگەر کودەدایە بێتەکایە، ئەگەر داگیرکردنێک بێت لە هەر وڵاتێکە زائیدەن ئەو وڵاتانی کە نەبوونێتە وڵاتی موسەساتی، یعنی موسەساتی دەوڵەتی تەواو تۆکمەن نەبووە، جێگیر نەبووە. دیارە لە عێراق و بەتایبەتی لە هەرێمی کوردستان ئەگەر لە عێراق تۆزە ینی موسەسات هەبێ، موسەساتی دەوڵەتی، لە هەرێمی کوردستانە موسەسات نەماوە. کەواتە لە وڵاتێکە ئەگەر موسەسات نەبێت، وڵاتێکی دامەزراوەی نەبێ، زۆر ئاسایە ئەگەر ئەم حاڵەتە ڕوو بدات. وەک چۆن لە هەرێمی کوردستانە هەیە. ئەو خەڵکانی کە باڵادەستن لە هەرێمی کوردستانە لەبەر ئەوەی کلیلی ئابووری بەدەستیانەوە، لەبەر ئەوەی سەرچاوەکانی داهات لای ئەوانە و لەبەر ئەوەی دام و دەستگای تەشریعی و قەزایی ئەوەندە بەهێز نییە کە لێپرسینەوە لەگەڵ ئەو خەڵکە دەسەڵات داران بکە لە هەرێمی کوردستانە. ئاساییە ئەگەر ئەم حاڵەتە ڕوو بدات ئەو شێوازە پارە بردنە دەرەوە یاخۆ حتا با بڵین نهێنانەوەی پارە، چونکە ئێمە زانین سەرچاوی بەدەستهێنانی داهات و پارە لە هەرێمی کوردستانە بریتە لە فرۆشتنی نەوت. ئێمە شتێکی ترمان نییە هەنا دەیکەین و بێت لە سەرچاوی داهات. ئەو نەوتەکە ئیفرۆشن هەرە زۆری ناگەڕێتەوە بۆ خەزێنی گشتی، بەشێکی زۆری بۆ چێتە سەر حسابی تایبەتی ئەو خەڵکانە لە بانقەکانە باسمان کرد بۆ شوقە و مەزرعە و سۆپەرمارکێت و زائیدەن دوشت شێوازی تریش هەیە کە پارەی تێبخرێش پشک و قەواڵی، ینی سەهم و سەنەدات لە بازاردارایەکەنە. بازاردار کاکتۆر
چۆن ئەم پارانە براونەتە دەرەوە لە کاتێکا بە پێی یاسا تۆ ناتوانانی بوون ئەو هەموو پارەیە بە مۆڵی ببرێتە دەرەوە ئەو ڕێگایانە ئەگەر جەناب شارەزای لە بوارە ئابوووریەکەیە ینی تا چەند بوون چەند سەرمایە توانی بێتە دەرەوی وڵات بە پێی یاسا عراقیەکان و هەرێمی کوردستان دوو ئەم پارانە ینی چۆن براونەتە دەرەوە لە هەرێمی کوردستان ئەوەی زانیاریتانە بێت وەکوتم بردنە دەرەوەی پارە ینی ئەگەر پارەکە پارێکی گەورە بێت یعنی ئەوە ڕێگەی پێنادرێت لە ڕووی یاساییەوە بەڵام طبعاً غەسیلی ئەموال هەیە لە زۆربەی زۆری وڵاتانە بەتایبەتی وەکوتم لە وڵاتە دواکەوتەکان و وڵاتە نادامەزراویەکان دیارە ئەو کەناڵی کە پارەی لێچێت دەرەوە زیاتر بانکەکانە یعنی ئێمە دەزانی لە هەرێمی کوردستانە بانک هەیە یعنی بانکی بڵین نێودەوڵەتی یعنی هەموو حساباتەکان ئەکرێتە بۆ نمونە بانکی بازرگانی عێراقی بۆ نمونە بانکی کوردستان لە هەرێمی کوردستان یعنی شتەکان حسابیە یعنی چێتە سەر حسابێکی تر لە دەرەوەی وڵات و پارەی طبعاً ئێمە زانین کە غەسیل ئەومال بریتە لە چێ بریتە لەوەی کەوە ئەگەر تۆ پارەیەکە دەستکەوێت لە سەرچاوێکی ناشەرعیەوە ینی پارەکە بڵین پیس بێت بخیتە ناو کەناڵێکەوە بۆ پاکردنەوەی پارەکە یعنی بڵین بەو شێوانە سەهم کڕینە سەنەد کڕینە ئەمە یعنی شێوازەکە لە شێوازەکانی ششتنەوەی پارە چۆن فڕۆکەخانەکان بۆ نمونە ڕێگەیان بەمەداوە تا چەند کاکتۆرەمە یاسایە بۆ نمونە ئێمە پێشتر هەواڵیەوەمان 28 میلیۆن دلار لە ڕێگەی فڕۆکەخانەیەکی هەرێمی کوردستان و چۆتە دەرەوەی هەرێمی کوردستان چۆن فڕۆکەخانەیەک بۆ نمونە ڕێگە ئادات ئەو بڕە زۆرە لە پارە بڕواتە دەرەوە ینی خۆی پێ یاسا نابێ بڕاتە دەرەوە بەڵام لەبەرەوەی ئێمە طبعاً یاساکان یعنی کۆڵە شل و شێواوە ینی بۆ بەرژەوەندی خەڵکە متەنەفیزەکان ینی هیچ ینی بڵێن تێناپەڕێت ناڕوات و ئیش ناکە لەبەرەوە ئاساییە گەل لە فڕۆکەخانەکانیشەوە ینی چکە خۆیان مەسئولن لە هەموو شتێک ئێمە زانین طبعاً فڕۆکەخانەکان لە سلێمانی لە هەولێر خەڵکە متەنەفیزەکان کە ینی دەسەڵاتیان هەیە بەسەر فڕۆکەخانەکانیشە ئەتوان هەموو شتێ بکەن بە بێوە هیچ جیهەتێک هەبێت لێ پرسنەوەیان لەگەڵا کە خۆیان هەموو شتێکن خۆیان حاکمن خۆیان سەرۆکن خۆیان ڕئیسن خۆیان وەزیرن خۆیان باڵادەستن لەبەرەوە ئەعتیادیە ینی کەس نییە لەسەر بۆ نمونە حیزبێ لە هەرێمی کوردستان 11 ملیار دلاری بۆ لە پرۆژەی وەبەرێنان و لە بانکەکانە بۆ نمونە هەیە کاکتۆرەمە لە ئابووری چی پێوترێ ممکن نییە شتی وا بێت چکە ئەمە زانین ینی ممکن نییە شتی وا ڕووداکە 11 ملیار دلاری بۆ نمونە حیزبێک ینی بە شێوە ئاساییەکەی بە شێوە ئاساییەکەی نابێت شتی وا بێت بەڵام لە وڵاتی دواکەوتەوە وڵاتی وەکو ئێمە ئەوە ڕووی داوە یعنی ئەو مصیبەتێکی گەورەیە ینی بە پێی یاسا نابێشتی وا ڕوو بدات بەڵام لەبەری وەکوتم سەرچاوی داهاتەکان لە هەرێمی کوردستانە و لە عێراقیشا هەمووی لە نەوتەوە نەوتیش تەمە لە دەرەوە ئەفرۆشرێ طبعا تۆ توانیت یعنی مەسەلەن هەر بەشێکی زۆری هەر نێت مە بەستمەوەی ئەو خەڵکانی کەم متەنەفیزن ئەو پارانی کەوا بەدەستیێنن لەبەرەوەی جیهاتی ڕسمی حکومی کە لە ژێر ئیشرافی قەزا و پەرلەمان و ئەوە بێت ئەو جیهاتانە پارەکە کۆ ناکاتەوە یعنی بە حساباتی خاصی خۆیان ئەچێتە هەندێک بانقەوە چێتە هەندێک حساباتەوە ئەوەی بیانێ پێیەکن بۆ پارەیە بەشێکی زۆری بۆ خۆیان ێبن بۆ مەسلحەتی خۆیان بۆ حیزبەکەیان کاکتۆر من شتێک زۆر بەلامەوە گەنیگەن 11 ملیار دلار یا بۆ نمونە 500 میلیۆن دلاری تاکە بەرپرسێک لە دەروی وڵات ینی لەوێ بۆ نمونە ئەمە چ گرنگی و بۆچی بەرپرسان ینی ئەمە ئەکەن ئەمە لە پێناو چیە ینی بۆ نمونە لە پێناو بەژۆندی سیاسی و ئایندەی خۆیانە لە پێناو ینی من تا ئێستاش لەمە ینی تێنەگەیشتم بۆچی ئەم کارە بەم شێوەیە ینی ئەڕوات بۆیانە چێتە سەر وتەیەکە کەوتری نەفس و ئەمارەتون بالسوء یعنی هەموو نەفسێک یعنی ئەیوێت ینی شتی خراپ بکە بەڵام تۆ بێ ڕێ لێ بگریت یعنی لە وڵاتی موسەساتیە ئەو نەوە خەڵکانە گیان نابێتەوە نابێت ینی ناتوانن بڵین خەڵکی دەسەڵاتدار بن بەڵام لە هەرێمی کوردستان و لە وڵاتە دواکەوتەکانە بۆیانە چێتە سەر لەبەرەوەی بۆیانە چێتە سەر ئەمە ڕوو ئەدات لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە بەڵام ئەگەر ئێمە وڵاتێکی موسەساتی بووینە ئەو خەڵکانە نانێوێرە ئەو شتانە بکەن چونکە ینی ئەخرانە زیندانەوە حکومە دران ینی فەسحە کران بەڵام لەبەرەوە ئەمانە بۆیانە چێتە سەر ئاساییە گەر لە وڵاتێکی وکو ئێمە
ئەم شانە ڕوو بدات. بەڵام بانکەکانیش ینی بەشێک لە بانکەکان ئەم ئاسانکاریان کردو بۆ نمونە هەنێک لە فاتورەی مزەوەریان دروست کردووە فاتوری ساختەیان دروست کردووە بە بیانووی بوونە هێنانی کاڵاوە پارەیان بردێتە دەرەوە ینی تێوەگلانی بانکەکان کاکتۆر ئەمە ینی چی پێوترێ لە وەکوتم ئەگەر یعنی یاسا باڵا دەست نەبێت یعنی حکمی خۆی نەکا هەمووشی ڕۆدا بەڵام ئەم حاڵەتە لەو بڕام ئەو خەڵکانە بن کە بڵین مەسئولی دەرەجە دوو بن کە بیانە بە فرتوفێڵ ئەم شتانە بکەن بەڵام ئەوانی زۆر لە ئاسی سەرەوان بەبێ ئەم حاڵەتی شتەکان ینی دروستەکەن و ئەنجامی دەن و بەبێ ئەوەی کەوا حیلش بکەن یعنی مەبەستمەوەی ئەو نەوتەی کە ئەفرۆشێ و سەرچاوی داهاتە لە هەرێمی کوردستان لە دەرەوە ئەفرۆشێ ئەو پارانە یعنی و کۆڵێ ڕەحمەکەن هەنێکێنەوە بۆ هەرێمی کوردستان و ئەو ڕبع موچەونی و موچێ ئەگەر ئەمە چوارچێوەیەکی یاسایی بدێنێ چی پێوت چارچێکی بە بوور ئابووری بدێنێ چی پێوترێ ئەوە یعنی زیاترە لە گەندەڵی بە تاڵانبردننی داهات و سەرۆت و سامانی ئەم هەرێمەیە کە هی هەموو کەسێکە بە پێی دەستوری عێراقی کاڵێن نەوت و غاز مڵکی هەموو گەلانی عێراقە ئەو پارانی کەوا براوەتە دەرەوە بۆ مەسلحەتی خۆیان بەکارێن و قازانجی لێکەن و کەڵەکەی پێەکەن هەمووی پارەی من و تۆ خەڵکی ڕەشوڕوتەکە ئێسان نانی بیخوا و موچەوە ناگرێت کاکتۆر لە ڕووی زیانی ئابووریەوە ئەمە چۆنیان زیانەکانی چین گەورەترین زیانی هەیە چونکە ئابووری بنیاد نانرێ بەبێ سەرمایە گوزاریکردن بەبێ بوونی سەرچاوەکان و بەکارهێنانی سەرچاوەکان لە هەمووشی گەورەتر و گرنگتر بریتە لە سامانی دارایی بەس لە ڕێگەی سامانی داراییەوە تۆ ئەتوانی پرۆژە ئەنجام دەی سەرمایە گوزاری بکەیت و طبعا لەبەرەوەی لە وڵاتی ئەمە و لە وڵاتە ڕێیەکان وڵاتە نەوتیەکان تەنها سەرچاوە بۆ بەدەستێنانی سامان و داهات بریتە لە نەوت ئەگەر ئێمە ئەو نەوتەی ئەفرۆشین بڕێکی زۆری بچێتە دەرەوە دزە بکات بۆ مەسلحەتی شخصی و بسۆڕێتەوە بەکار بێ لە سەرمایە گوزاری و کەڵەکە پێکردنی سامان لە وڵاتانی ترە لە بریەوەی لە وڵاتی ئێمە بەسمەوەی ئەگە و پارە زۆریکەوە بۆ مەسلحەتی تایبەتی خەڵکێک وڵاتانی تر قازانجی لێکرد ئەگەر وانە بواە ئەو پارە زۆرە ئەهاتەوە ناو وڵات ئەچووە بەردەستی مەسئولی ڕێکوپێک ینی بەڕاستی مەسئول بەکارهێنرا لە ئابووریەوە ینی سپیکردنەوەی پارە ینی چۆنە و ئەم پرۆسی چۆن ئەنجامە درێ سپیکردنەوەی ڕێگاکانی چین بەگشتی دوو ئایا بوون بە تاوانی ئابووری ئەژمارەکرێنی لە جیهانە بەڵێ ئەژمارەکە سپیکردنەوەی پارەیەکێکە لە جەریمە ئابووریەکان کە حکمی لەسرە و ئەو خەڵکانی کە ئەیکەن یعنی عقوبات درێن و سزای درێن سپیکردنەوەی پارە بریتێ لە چی بریتێ لەوەی کەسێک پارەیەکی پیسی دەستکەوێت یعنی لە سەرچاوەیەکەوە دەستیکەوە و پارەیە کە پارەی خۆی نەبێت یعنی پارەی میلەت بێت بیبا بۆ خۆی لەبەرەوەی پارە پیسە و ناتوانێت بە شێوەیەکی مباشر ڕاستەوخۆ بەکاری بێنێت و ئیعلانی کا بڵێ ئەو پارەی منە چی لێکات ئەیخاتە کەناڵێکی پاکەوە کەناڵێکی شەرعیەوە ئەم پرۆسەیە پارەی پیس بەکاری بێنی لە مەشروعێکە کە مەشروعێکە بڵین یاسایی بێت ڕێگە پێدراو بێت ئەم طریقەیە پێوتر ششتنەوەی پارە یاخۆ سپیکردنەوەی پارە ئەمەی ینی بەرپرسانی یەکێتی و پارتیش بە هەمان شێوەچێتە هەمان قاڵبەوە بە دڵنیایەوە کوتم لەوەش زیاترە بەشێکی سپیکردنەوەی پارێ بەشێکی بڵین داگیرکردنی پارە و سەرۆتی سامانەچکە وەکوتم داهاتی نەوت تۆی فرۆشیت ئەگەر بێت و ببێ بە پارەی گشتی کەسێک دەستی بەسەرا بگرێت وەکو جۆرە دزێنک و اختیلاسێک نەتوانێت ئیعلانی بکات بیکاتە مەشروعێکی ڕێگە پێدراوە مۆڵەت پێدراوە ئەو سپیکردنەوەی پارەیە بەڵام لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە ئەو پارەی کە بەدەستێنرێت و خراوەتە ئەو بوارانەوە ئەسڵ داگیر کراوە لەوە زیاترە کە پێی بوترێت چۆن وڵاتانی ئەوروپا ڕێگە بەم بەنی پرۆسەیەدا ئەکرێت یعنی مەسەلەن کەناڵ هەیە ئەو شتانە کە بە تایبەتی ئەو وڵاتانی ئەوروپای خۆر هەڵات لێو کەناڵەوەی ئەیگەینە کەناڵی شەرعی و لە هەمان کاتشە لە سویسراشە بانقەکانی سویسرا بە تایبەتی ئەو بانقانی کە لە سویسران حساباتی مەصرفی ئەکەنەوە بەبێ ئەو ئیعلانی ئەو حساباتانەکەن بۆ هیچ جیهەتێ ئللا یعنی لە حاڵەتی زۆر ضرورە و بە تەڵەبێکی ڕسمی لە
ئەو وڵاتەوە نەبێت بەڵام لەبەرەوەی لە وڵاتە دواکەوتەکانە ئەوەی ئەو کارەکەن خۆیان هەموو شتێکن خۆیان قانون خۆیان بە دەسەڵاتدارن خۆیان نیزامن کەس نییە لەسەر ئەوانە بێ لەبەرەوە لێپرسینەوە لەگەڵان ناکرێت و بە ئاسانی ئیشەکان بۆچێت سەر ئەگەر لە وڵاتێکی بوونونە دامەزراوی ئابووری هەبێ دامەزراوی یاسایی هەبێ ئەم بەرپرسانە یاخود ئەم کەسانی کەم کارانە ئەنجامەدەن ڕوبڕووی شیە بنەوە خۆی لە ڕاستیە گەڵاتەکە وڵاتی دامەزراوە بێ ئەو خەڵکانە ینی ناتوانە ئەو شتە بکەن ئەو کارە بکەن ینی بۆیان ناکرێت یەکسەر و ئەگەر بیشی کەنج بە ئاسانی کەشفەکرێن و سزای گەورە ئەدرێن و طبعا ئێمە ینی نمونەی زۆر ئەبینین لە وڵاتانی پێشکەوتووە چۆن خەڵکێک فەس حکرێت لە شتێکی بچووک و دواتر لەبەرەوەی ینی ئەوەنە ئەوش تحملی ئەو وەزعاناکە خەڵکێک هەیە خۆیە کوژێت بۆ نمونە لە کۆریا ینی مەسەلەن سەرۆک یان لەبەر هەندێک شت کە بۆ مەسلحەتی تایبەتی خۆی بەکاری هێناوە یعنی دەرشکرا لە وەزیفەکەی و حکمیش درا و فەسحیش بوو و لەبەرەوە خەڵک ناوێرێت لە وڵاتی دامەزراوەی ئەو شتە بکە چونکە نەتیجەکەی ئەزانەی خەتەرە بۆی و ئەشکێتەوە بەسەر بەڵام لە وڵاتی دواکەوتووە لەبەرەوە بۆیە نەچێت زەر ئاعتیادی ئەم شتە کاکەێمە ئەگەر ینی بە قسەی بەرپرسان بێت لە سەربەندی دروستبوونی دەوڵەتین هەیە بەڕاستی ئابووری ینی ئاسۆیەکی ئابووری گەشەبینی بە تایبەتی ئەم ئەتوانین بوتین سکانداڵی ئابووری ئەمە خۆی تەبان دەوڵەت با دەوڵەتش دامەزر چ جۆرە دەوڵەتێت دەوڵەتێک کە لە حسابارەکە منەوە توانین بڵین سکانداڵی ئابووری ئەم پرسە بە هیچ شێوەیەک یعنی مەسەن ناتوانیت یعنی مەسەن بڵیت ئەمە ینی وڵاتێکە بەرەو دەوڵەتێکی دامەزراوەی ئەڕوات بۆ دامە یەکسەر ینی من بە ڕاستی نازانم ئەسڵەن دەوڵێت حتا لەو فەرز ناگەر دەوڵەتیش دروست بێ یعنی بۆ ئەوەی کەوا ئەو جۆرە لێپرسینانەوەی کە ئەکرێت لە حاڵی ئێستا کە ئێمە دەوڵەتمانێ بۆ نمونە تۆتوانی شکات لە من پرسیارەکەمە بوو کاکتۆریانی لەم سەروبەندەیە ئەم سکانداڵ ئابووریە ڕبوون ڕووی داوە سپیکردنەوەی پارە برنەدەرەوەی پارە ئەم ینی فەزاحەت ئابووری ڕووی داوە ئایا بوونمونە خوێنەوەی تۆ چییە بوونمونە بۆ ئابووری هەرێمی کوردستان کە ئێستا ینی ئەوترێ ئابووری هەرێمی کوردستان بەرەو ئابووریەکی دەوڵەتی ئەڕوا بەهی شێوەیە بەرەو ئابووری دەوڵەتی ناڕوە ئابووری دەوڵەتی ئەوەیە ئابووریەک بێ لە پێناو خزمەتگەاندن بە دەوڵەت حتا ئەگەر لە چوارچێوەی کەرتی تایبەتی شابێت یعنی دەوڵەت کلیلەکانی ئابووری بەدەستەوە بێت بەشێکی کەرتی گشتیە کە کاڵاو خزمەت گوزاری گشتی تەقدیمەکە و بەشێکشی کەرتی تایبەتە کە لە چوارچێوەی خزمەتگەاندن بە ئابووری دەوڵەت ئیشەکات یعنی ئەو کەرتی تایبەتە ئەبێ باش بدا ئەو کەرتە تایبەتە ئەبێت یعنی کۆنتترۆلی جۆری هەبێت ئەبێ ژینگە بپارێزێ ئەبێ بیمەی تەندروستی تەقدیمکە ئەگەر ئەبێ ئەو خەڵکانی کە تووشی کێشە بن لە کاتی کارکردە ئەبێت تەعویز بدرێنەوە ئەبێ ساعاتەکانی کارکردن دیاری بکرێت مەبەستمەوەیە حتا کەرتی ئابووریش ئەبێ کەرتێک بێ لە خزمەت وڵاتە ئەبێ بڵین کەرتی ئابووری دەوڵەتی بێت کەواتە کەرتی تایبەت و کەرتی گشتیش ئەبێ کەرتی نیشتیمانی بن لە هەرێمی کوردستانە ئێمە نە کەرتە گشتیەکەمان بەڕاستی کەرتی گشتی ڕاستەقینەیە شکە ئەو خزمەتانی کە تەقدیمیەکە تەوزیع نابێ بەسەر هەموو خەڵکەکانە بە شێوەیەکی یەکسان کەرتە تایبەتەکەشمان لە ڕاستە هەر بەناو کەرتی تایبەتە ئەگینا لە ڕاستە کەرتی تایبەت نییە کەرتی حیزبیە کەرتی ئەو خەڵکانەیە کە متەنەفیزن و بۆ خزمەتی خوان ئیشەکەن نە باجەدەن نە کۆنتترۆلی جۆریان هەیە لەژێر چاودێر و ئیشرافی دام و دەستگا گشتەکانی دەوڵەتن لەبەرەوە لە هەرمی کوردستانە فەوزایەکمان هەیە بە ناوی ئابووریەوە کە لە ڕاستیە یعنی بڵین ستاندەر ئابووریەکان بەسەریا جێبەجێ نابێت هەز ناکەی ینی بۆچوونەکان لەبارەی ئابووریەوە زۆر ڕەش بینانن خۆی ئەوە حەقیقەتە ینی من بە شێوەیەکی حیادی قسەکەم و لەسەر بنەما ئابووریەکان قسەکەم بیخوێنیتەوە ئەو بەرەنجامانە دەسەکەوێت کە چۆن لە تۆ لە پێشکەشەکە تۆزە لەمە پێش ئەو تاڵان بردن و سپیکردنەوەی پارە و بردننی پارە بۆ مەسلحەتی تایبەتی لەبەرەوە ئەگەر وانە وایە ئەم نەتایجانش کە ئێستا ئێمە بیستین لە هەرێمی کوردستان ڕووی نادا خەڵک زۆر بەلایەوە گرنگ بێ لەوانێ خەڵک بە دیارمەدانژ زۆر بەلایە گرنگ بێ بۆچوونی بەڕەسام زانێ ینی دەمێکە بەڕەستان قسە لەسەر ینی پرۆسی ئابووری هەرێمی کوردستانەکەن زۆر گرنگە خەڵک بەلایە بزانێ هیچ ئومێدێک
بە توی بیرێ لەسەر ئابووری هەرێمی کوردستان لە حاڵەت ێسان نەخێر ئللا لە حاڵەتێکان نەبێ ئەگەر سیستمی سیاسی ئابووری حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی بگۆڕێت. یعنی بەبستم ئەوەیە ئەو بینای فەوقیەکەوا هەیە حکومەکە لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی نەمێنێت، کەنسڵ بکرێت و سیستمێکی حکومڕانی و حکوومەتێکی ڕێک و پێک بێت کە خەمی گشتی بێت، نەک خەمی تایبەتی ئەو خەڵکانی کە دەسەڵاتدارن. یعنی لێرە لە هەرێمی کوردستانە ئەوانی کەوا فەرمانڕەوان، ئەوانی کەوا حکمیان بەدەستە، ئەو وەزیفە گشتیان بەکار نانن لە خزمەتی خەڵکە بگرە بەکارێنن بۆ خزمەتگەاندن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان حیزبەکان هیچ جەماعەتەکان. لەبەرەوە تۆ یعنی ئومێدە نەبێت بە وڵاتێکی وا بەم شێوە حکومڕانێ. چی ئەم نەزیفە مالیە ڕائەگرێت؟ کێ چی ئەم ینی ئەم خوێن بەربوونە مالیە ڕائەگرێت لە هەرێمی کوردستانە کە هەیە خوێن بەربوونە دارایی؟ یعنی ڕناگیرێ ئللا وەکوتم ئەوە نەبێت کەوا سیستمی حکومڕانی، سیستمی سیاسی، سیستمی ئابووری تەواو بگۆڕێت. یعنی ئەو سەرخانە کە هەیە لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی دەستکاری بکرێت و وەلا بنرێت و سەرخانێکی ڕێک و پێک دامەزرێت، ئیتر بە شۆڕشی جەماوریە بێت، بە وردە بە هۆشیاری. طبعاً هۆشیاریش دەوری گەورەی هەیە، چکە وەکوتم ئەم حاڵەتی کەوا هەیە لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە بۆیان نەچێتە سەر، چکە ئەوان بڵێن تەواو خەڵکی ئەمان خوێندوتەوە کە ئەزانن یعنی مەسەن بۆیان نەچێتە سەر ئەم حاڵەتە، لەبەرەوە وەکۆڵە پێی ڕاکێشن و هیچ ئیستیجابەیەکیان نییە بۆ هیچ جۆرە ئیسلاحێک، ئەگەرچی یعنی من بڕام نییە بەو بانگێشتانی کە باسی ئیسلاحەکردن، چونکە لە ڕاستە ئیسلاح بە خەڵکی مۆسلحەکرێت، ئەو خەڵکانە خۆیان نامۆسلحن فاسدن، لەبەرەوە ئەبێت نەمێنن لە واجهەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستانە، ئەگینا بەی شێوەیەک هەرێمی کوردستان ئاسوودە نابێت. سپاس بە بەڕێز پرۆفیسۆر محەممەد ڕەوف کە لە بەرنامەی ژێرخان ئامادە بووی، بەڕاستی بێ دەکردین لە ڕووی ئابووریەوە. سپاس بۆ ئامادەبوون دووبارە. نرخی دۆلار لە بازاڕەکانی کوردستان بۆ ئەم هەفتەیەش بە 125,300 دەستی پێکرد و کۆتایی هەفتەش هەر بەو نرخە بازاڕی بەجێهێشت. ئەمە خوێنەوەیکی هەفتەیمان بۆ ئامادەکردوون بۆ نرخی دۆلار لە بازاڕەکانی کوردستان. نرخی دۆلار لە ڕۆژی شەممەیە کردنەوەیە 125,300 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بووە. ڕۆژی یەکشەمە لەکردنەوەیە نرخی دۆلار 125,350 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بووە. خستنە ڕوو بانکی ناوەندی ڕۆژی یەکشەممە خستنە ڕووی دۆلاریە بووە بە بڕی 156,486,566 دۆلار. ڕۆژی دووشەممە لەکردنەوەیە نرخی دۆلار 125,350 دینار بووە. نرخی بانکی ناوەندی وەک خۆی بەجێگیری ماوەتەوە 1,190 دینار بوو، ئەتە 190,000 دینار بەرامبەر 100 دۆلار. بامان شێوە ڕۆژی دووشەممە بانکی ناوەندی خستنە ڕووی دۆلاری زیادکردو بۆ بەرزکردنەوەی خستنە ڕووی دۆلاری زیادکردو بۆ بەرزکردنەوەی بەهای دینار کە 159,161,106 دۆلار بووە. بامان شێوە نرخی دۆلار ڕۆژی سێشەممە لەکردنەوەدا 125,200 دینار بووە. با ڕۆژی سێشەممە دۆلار بەرامبەر دینار ڕیکۆردێکی خراپی تۆمار کردووە لەکردنەوەیە. نرخی بانکی ناوەندی 190,000 بووە، واتە 1,190 دینار بووە بۆ هەر دۆلارێک. خستنە ڕووی کردو بانکی ناوەندی بە بڕی 153,615,853 دۆلار. ڕۆژی چوارشەمە بۆی خستنە ڕووی دۆلارەوە نرخی دۆلار بەرامبەر دینار بەرز بووەتەوە لەکردنەوەیە 125,300 دینار بووە. نرخی بانکی ناوەندی 190,000 بووە.
خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە 159 ملیۆن و 555,532 دۆلار بووە واتە ڕۆژی چوارشەمە بانکی ناوەندی خستنە ڕووی دۆلاری لە 153 ملیۆنە کردوەتە بە 159 ملیۆن واچە 6 ملیۆن دۆلار زیاتر خسوەتە بازارەوە بۆ بەرزکردنەوەی بەهای دینار بەڵام بەهای دینار ڕۆژی پێنجشەمە لە کردنەوەیە 125 و 300 بووە وەکو خۆی بە ماوەتەوە واتە تا کۆتایی هەفتە نرخی بانکی ناوەندی بە هەمان شێوە بەجێگیری ماوەتەوە بەڵام ڕۆژی پێنجشەمە بە هەمان شێوە خستنە ڕووی دۆلار لە بانکی ناوەندی عراقی 158 ملیۆن و 948 و 706 دۆلار بوو واتە نزیکە 1 ملیۆن دۆلار کەمی کردووە واتە لە کۆتای هەفتەدا دۆلار بە 125,300 دینارەوە بازاڕی بەجێهێشتووە. پێشبینیەکانی ئەمجارە تایبەتەن بە پێشبینەکانی کورتماوەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا بەپێی پێشبینی کورتماوەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا کافتەی پێشوڕاگەرە دەستگاکە پێشبینی دەکات ساڵی 2007 گەشەی نەوتی ئەمریکا بە نزیکەی 450,000 بەرمیل زیاد بکات بەڵام ساڵی 2018 کورت هێنانی بەرهەم دەکاتە 650,000 بەرمیل ڕۆژانە. ئێمە گرافیکێکمان ئامادەیە؟ بەڵێ پێشبینی کورتماوەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا پێشبینیەکانی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا یەکێک کۆمەڵی پێشبینی گرنگن ساڵانە لە چەند بۆنێکی جیاوازە ڕاگەێنن واتە بەپێی وەرزانە کاریگەری گەورە لەسەر بازاڕە داراییەکان نرخی نەوت دائەنێن لە بازاڕە داراییەکانە. پێشبینی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا لە مایسی 2007 ئاستی بەرەم لە 2007 بەپێی پێشبینی کورتماوەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا 9.31 ملیۆن بەرمیل لەبێ ڕۆژانە ئەواتە ئاستی بەرهەمی و ئاستی بەرهەم لە ساڵی 2016 واتە بەراوردی کردووە بە ساڵی 2016 گەشەی کردووە ساڵی 2016 8.87 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بۆ بەڵام ساڵی 2007 بووە بە 9 ملیۆن و 31,000 بەرمیل واتە زیاد لە ملیۆنێک گەشەی کردووە. گەشەی ڕێژەی ناوەندێتی بەرهەم لە نەوتی ئەمریکایە 440,000 بەرمیلی ڕۆژانە بووە. هەر بەپێی پێشبینی کورتماوەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا پێشبینی بەشێکی ینی نرخی نەوتی بەپێی مانگەکانی ساڵی 2007 داناوە بەشێکی واتە بە ڕێژەی ناوەندیەتی نرخی خاوی تەکساس و برێنتی داناوە بەشێکی پێشبینیەوە و بەشێکیشی لە بازاڕەکاندا تۆمارکراوە. لە مانگی جەنیوەری واتە مانگی یەک خاوی تەکساس 52 دلار و 50 بۆ بە ڕێژەی ناوەندیەتی بەڵام لە فێبریوەریە نرخی خاوی تەکساس بووەتە 53 دلار و 47 سنت زیادی کردووە. لە مانگی ئازارە واتە مارچ مانگی سێ بووەتە 49 دلار و 33 سنت. مانگی ئەپریل مانگی چوار خاوی تەکساس بووەتە 51 دلار و 0.06 بەڵام مانگی مەی خاوی تەکساس دابەزیوە بۆ 47.50 سنت. بەڵام مانگی جوون مانگی ئەمە بۆ مانگی پێنج بەڵام مانگی جوون بە پێی پێشبینیەکان 49 دلارە بێ مانگی جولای 50 دلارە بێ مانگی ئۆگەست 50 دلارە بێ سپتەمبەر 50 دلارە بێ مانگی ده نرخی نەوت 1 دلار بەرزە بێتەوە لە مانگی نۆڤەمبەرە ئەبێتە 52 دلار بەرامبەر هەر بەرمیلێک لە مانگی دیسەمبەرە ئەبێتە 53 دلار واتە سەرەتایی ینی ساڵ نرخی خاوی تەکساس بە 52.50 دەست پێکە لە کۆتا مانگی ساڵە بەپێی پێشبینیەکانی کورتماوەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا نرخی نەوت بەرزە بێتەوە بۆ 53 دلار واتە 10 سنتێک زیاد دەکات. بەڵام خاوی برنت لە مانگی یەکە
بەپێی پێشبینەکانی ئەو دەستگایە 54 کە تۆمار کراوە لە بازاڕە دارایەکانە لە مانگیەکە 54 دلار و 58 سنت بووە لە مانگی دووە 54 دلار و 87 سنت بووە زیادی کردووە لە مانگی سەیە 51 دلار و 59 سنت بووە دابەزیوە لە مانگی ئەپریل مانگی 4 52 دلار و 31 سنت بووە مانگی مەی واتە مانگی 5 49.50 بووە واتە بەڕێژەی کەمی کردو واتە بەڕێژێکی خراپ کەمی کردو ئەوەش مانگی 5 لە ئەنجامی و قەلەقیە بوو کە لە بازاڕە نەوتیەکانە ڕوویدا بە تایبەتی و بەرهێنەرانی نەوت لە گەشەی نەوتی ئەمریکا زۆر زیادی کرد لەگەڵ ئەوەشە پێگەنەوتیەکانی ئەمریکا واتە ئەو چاڵە نەوتیانەی ئەمریکا بە شێوەیەکی سەکۆنەوتیەکان ببورن زیادیان کرد ئەمە زیانی گەورەی لە نرخی نەوتدا نرخی خاوی برێنددا بە شێوەیەکی گشتی نرخی نەوت و بەتایبەتی خاوی برێندا بۆیە مانگی 5 49 دلار و 50 سنتە بەڵام مانگی 6 مانگی جوون ئەبێتە 51 دلار جولای 2007 بە پێی پێشبینی کوردماوەی دەستگای زانیاری ئەمریکا ئەبێتە 52 دلار ئۆگەست 52 دلار سپتەمبەر مانگی دەیە ئەبێتە 52 دلار و مانگی مانگی ئۆگەست ئەبێتە 53 دلار مانگی نۆڤەمبەر ئەبێتە 54 دلار ئەم بەپێی پێشبینیە مانگی دیسەمبەر ئەبێتە 55 دلار واتە مانگی خاوی تەکساس سەرەتای ئەمساڵ بە 54 دلار و 58 سنت دەستی پێ کردووە بەڵام لە کۆتایی ساڵە ئەویش 50 دلارێک و دلار زیاتر لە دۆلارێکی بە کورتی ئەچێتە سەر بەڵام بە شێوەیەکی گشتی نرخینەوە لە بازاڕەکانی جیانە لە ژێر کاریگەری گەورەی نەوتی بەردینی ئەمریکایە واتە گەشەی نەوتی بەردینی ئەمریکا زیادبوونی ئەم گەشەی وای کردووە تەنانەت وەک لە هەواڵی پێشە باسمان کرد کاریگەری لەسەر خاوی دروست کردو چونکە ئەم گەشەیە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو وڵاتانی ئۆپیکی بە شێوەیەکی گشتی ترساندووە ترسیان لەوە هەیە هەوڵەکانیان شکست پێ بهێنێت بۆ بەرزکردنەوەی نرخی نەوت کە ئێستا لە ئانووساتی هەوڵێکی زۆران بۆەوەی نرخی نەوت بگاتە 6 دلار بەڵام ئەگەری هەیە گەشەی نەوتی ئەمریکا ئەم ئاستا بەرز نەبێتەوە بۆ 6 دلار کوردماوەی دەستگای زانیاری بەڵێ بەڕێزان ئەمە بەرگە و بابەتەکانی ئەمجارەی بەرنامەی ژێرخان بوون بە هیوایەوەی سوودتان لێوەرگرت بێت تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کوردستان هەر ئاوەتان بێ.